بچینە لای بابەتی پەیوەندیدار بە دەست بەکاربوونی سەرۆک کۆماری ئێران جا ئاچی دیان بچم باشە. ئیبراهیم ڕەئیسی ڕۆژەکانی سەرەتای دەست بەکاربوونی لە پۆستی سەرۆک کۆماری ئێراندا هەڵبەت تێدەپەڕێنێت. هەرچەندە ڕەئیسی پێشتر لە پلەی بەرزی حکومڕانیدا بووە، بەڵام هیچیان وەک پۆستی سەرۆک کۆمار نییە، چونکە دۆسی جۆراوجۆر و سەرئێشەی زۆری لە بەردەمدایە. یەکێک لەو دۆسیانەی بایەخی تەواوی پێدەدات مامەڵە و هەڵسوکەوتی نوێی ئێرانە لەگەڵ دەروجیران، وەکو خۆی وتی هێوی لە سەتای ڕاستپاردنی وتی ئێمە بایەخی زۆر دەدەین بە پەیوەندیەکانی ئێران لەگەڵ وڵاتانی دەوروبەرمان بە تایبەت لەگەڵ عێراق و لە نێو عێراقیشدا لەگەڵ کورد دەبێت ئەمە تەوەرێکی سەرەکی پەیوەندیەکانی ئیبراهیم ڕەئیسی بێت. بۆ تاوتوێکردنی ئەو پرسە لە تارانەوە و لە ڕێی سکایپەوە میوانداری بەڕێز دکتۆر جەلال جەلالی زادە سیاسەتمەدار و نوێنەری پێشووی سنەمان لە پەرلەمانی ئێران کردووە. ئێمە پرسیارەکان ئاڕاستەی دکتۆر جەلالەکەین پەیوەندیدار بە هاتنە سەرکاری ئیبراهیم ڕەئیسی هەروەها پەیوەندیەکانی چۆن دەبێت لەگەڵ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان، هەرێمی کوردستان، عێراق و وڵاتانی جیهان و هەروەها دۆسی ئەتۆمیش. دکتۆر سڵاوت لێبێ ئەگەر گوێت لە دەنگی ئێمەیە ئەمەیە بۆ پرسیارە دەست پێ بکەین. زۆر باز لە دۆسیە گرنگەکانی بەردەستی ئیبراهیم ڕەئیسیەکرێ. بەڕای ئێوە کام دۆسییان زۆر گرنگە و تایبەتمەندترە لە دۆسیەکانی دیکە و کە دەبێت کاری لەسەر بکات؟ دکتۆر جەلال سڵاوت لێبێ دەمە پرسیارەکەت بۆ دووبارە بکەمەوە. زۆر باز لە دۆسیە گرنگەکانی بەردەستی ئیبراهیم ڕەئیسیەکرێ بە تایبەت ئەو دۆسیانی بەتایبەت کە پەیوەندیان بە دەرەوە هەیە، بە پەیوەندیەکانی دەرەوە وڵاتانی چواردەور هەیە. بەڕای ئێوە کام لە ببوورە کام لەو دۆسیانی کە لە بەردەستیاتی دۆسیەکی گرنگە؟ جەنابەت و هەروەها بینەرانی خۆشەویستی زۆر سپاس. زۆری کورسان من لە خزمەتتانە بە هەر سوورەت هەروەها کە ئەزانن قەیرانەکانی ناوچە قەیرانەکانی دەرەوە و قەیرانگەلی زۆر هەیە ئیسا ڕوبەڕووی ئیبراهیمی ڕەئیسی بوونەتەوە لە باری پەیوەندی سیاسەتی دەرەوە. من پێم وایە ئەوەڵین هەنگاوی کە پێویستە بۆ ڕەئیسی وڵاتانی ناوچەیە یا وڵاتانی دراوسەیە کە ئەبێ ئیبراهیمی ڕەئیسی لەگەڵ ئەوانە بتوانێت دانوستانی ببێ، دانیشتنی ببێ، وتوویژی ببێ و بتوانێت ئەو مشکلات و گیر و گرفتە لە بینیانە هەیە حەلیکە و چارەسەریکە. من پێم وایە هەم عەرەبستانی سعودی هەم وڵاتانی خەلیج هەم هەروەها عێراق و ئیقلیمی کوردستان و وڵاتانی ترکە هەیە ئەگە بتوانێت ئەو پەیوەندیانە دووبارە بتۆتر بکاتەوە و بتوانێت لەسەریان کار بکە قەتعاً بۆ اقتصاد و ئابووری ئێران باشترە و هەم بۆ ئاعتماد و بێسڵام بتوانێت زۆر کاریگەرە و هەروە بتوانێت کە لەگەڵ ڕۆژاوا و لەگەڵ ئامریکاش بەتایبەت مەسەلەی بەرجام دووبارە لەسەر بگرێتەوە و دەستی پێ بکاتەوە حدا نتوانێت کە یەک جۆر دڵخۆشیک بێ هەم بۆ خەڵکی ئێران و هەم بۆ خەڵکی ناوچە. ئەوە وەکو پەیوەندیەکان، بەڵام دۆسیەکان جۆراوجۆرن. تەنها ئەوە نییە پەیوەندی بە پەیوەندیەکانی دەرەوەی ئێران هەبێت لەگەڵ وڵاتانی دەر و دراوسێ، بەڵام ئەو دۆسیانی زۆر قورس و زەحمەتن چاوەڕی ئیبراهیم ڕەئیسیەکەن چین بە پلەی یەکەم. من پێم وایە باسی گەماڕوەکانە، یعنی تەحریمەکان، ئەو تەحریمانە لەسەر بەسڵای ژیان و مەعیشەت و ئابووری بەسا باری کۆمەڵایەتی لە ئێرانە زۆر کاریگەر بووە. یعنی ئیبراهیمی ڕەئیسی ئەگەر بتوانێ ئەم تەحریمانە کە لەسەر ئێرانە هەیە یعنی گەماڕوەکان بشکنێ و بتوانێ جاری تر پەیوەندیەکان لەگەڵ ئامریکا و لەگەڵ ڕۆژاوا بەرقەرار بکاتەوە قەتعاً بۆ پایگەی ئیبراهیمی ڕەئیسی و بۆ باقی کارەکانی ئیبراهیمی ڕەئیسی تاثیرگوزار و بەسرا کاریگەرە. یعنی ئیسا هەروە ئەزانین ئەم بەحسی مەسەلەی بەرجامە
لە ئێرانە کە دەوڵەتی ڕۆحانی نەیتوانی چارەسەریکات و من پێم وایە دەوڵەتی ڕئیسی بە خاتیرەوە کە هەموو بێسڵا ئۆرگانەکانی حکوومەت هەموو نێهادەکان لە پشتی ئیبراهیمی ڕئیسیەوە هەیە و ئیبراهیمی ڕئیسی بە خاتیرەوە کە لەگەڵ ڕاهبەرە زۆر پەیوەندیان باشترە و جێگەی متوانێتەوە و اعتمادی بەوان هەیە هەڵا نەتوانێت هەنگاوگەلێکی باش هەڵگرێ ئەگەر من وامزانم ئەو وەڵین هەنگاو بۆ لابردین ئەم قێران گەلە و بۆ چارەسەرکردنیان بەحسی بەرجام و بەحسی مذاکرە و وتوی لەگەڵ ئامریکا و لەگەڵ غەربە ئەگەر بتوانێت لەم مەسئلە و لەم بێسڵا مۆردە سەرکەوێ پێم وایە ئەتوانێت بۆ سەر باقی مەسەلەکان تر بۆ باقی مۆزوعەکان تر سەرکەوتوو بێ. باشە دکتۆر ئاگادارین کە لە ماوەی 18 ساڵی ڕابردوودا سیاسەتی یاخۆ پیادەکردنی سیاسەتی ئێران لە عێراقدا بووە. پێت وایە بۆ داهاتوش بۆ ئەوەی کە ئێستا کە ئیبراهیم ڕئیسی دەسەڵاتی کردوتە دەست هەمان شت پەیڕەوەکات هەمان بە هەمان ڕێڕەودا دەڕواتەوە؟ وڵا ئەوە لە قسمەتانە عەرزکەم بەڕاستی سیاسەتی دەرەوەی ئێران من پێم وایە کە هەمووی بەدەست سەرکۆمارەوە نییە ینی سیاسەتی دەرەوەی ئێران لە جێگەگەلی ترا تعین نەکرێ بەڵام ئەگەر سەرکۆمار ئەگەر قاتعیەتی ببێ ئەگەر توان و هیزی ببێ ئەتوانێ ئەویش مؤثر بێ و بێسڵان ڕۆڵ و نەخشی باشتری هەبێ ئیمازانی کە عێراق بۆ ئێران زۆر مهمە و زۆر گرنگە و هەروە کەزانن مخالفەت ئێران لەگەڵ بەسا سەربەخۆیی کوردستانیشە لە ڕاستەی حفظ و پاراستنی عێراق بوو چونکی عێراق بۆ ئێران هەم لە باری مەذهبی هەم لە باری ڕامیادی لە باری فەرەنگی و ئیجتماعی زۆر مهمە و حفظی عێراق بۆ ئێران زۆر مهمە ئێران ئەوەیە کە بە هەر جۆرێ بووە هەم متمانە و اعتماد و لایەنگری خەڵکی عێراق و دەوڵەتی عێراق و حکوومەتی عێراق بۆ خۆی بپارێزەوە بتوانێت کە بە هەر سوورەت کە بۆ ئەمریکاش لە عێراق کە بەعنوانی ئیسا دژمنی ئێران یا بەعنوانی مخالیفی ئێران و هیزی بربەرەکانی ئێران لە عێراقا نەمێنێ پس بنابەرئیسا بەڵام من پێم وایە کە ئێران ئەگەر بتوانێت لە بینی ئەقلیمی کوردستان و لە بینی دەوڵەتی مرکزی عێراق یەک تەوازنێ و تعادلێ ئیجاد کرد چونکە کوردەکان لەگەڵ ئێرانیەکانە لە لەحاظی تەمەدون لە لەحاظی فەرەنگ لە لەحاظی میژوو لە لەحاظی هەموو شتێکە زۆر بێسڵا شەریکن زۆر نقاتی مشترکیان هەیە من پێم وایە ئەگەر سیاسەتی ئیبراهیمی ڕئیسی هەروەها کە هاتنی کاک نەشیروان بۆ ئێران نیشانیدا بتوانێت ئەو نێگا و ئەو بۆچوونێ بۆ کوردستان ببێ پێم وایە کە لە سیاسەتەکانیە زۆر بێسڵا مؤثرە. دکتۆر جەلال بابەتی پەیوەندیەکانی دەرەوەی ئێران بەڕاستی زۆر باسی لێوە دەکرێت بەڵام هەرێمی کوردستان لەکوێی ئەم سیاسەتە نوێی دەرەوەی ئێرانە لە سەردەمی ئیبراهیم ڕئیسیدا؟ وەڵا ئیسا من ئیبراهیم ڕئیسی بیرۆبوچوونی بۆ کوردستان چۆنە بەڵام من بەعنوانی کوردێک بەعنوانی ئێرانیەک پێم وایە کە ئێران چێ ئیبراهیم ڕئیسی چێ هەر سەرکۆمارێک چێ کل حاکمیت و حکوومەتی ئێران پێم وایە هەرچێ زۆرتر بۆ بە مەسەلەی کورد گرنگی بات بۆ مەسەلەی کورد کات و سات و بە هەر سوورەت ئەرزش دابنێ بە خازانجی ئێرانە تورکیا بۆ تورکەکان لە هەموو دنیا چی دەکات کورد و فارس بە هەر سوورە هەروواکە عەرزم کن لە خزمەتانە لەباری میژووی لەباری تەمەدون لەباری بە سوورات ناوچەییەوە زۆر بە یەکەوە نزیکن ئێران ئەگەر بە کورد تەوەجۆ کات هەم لە سووریە هەم لە تورکیا هەم لە ئێران هەم لە بەسڵا ئیقلیمی کوردستان و لە هەموو دنیادا حدود 50 ملیۆن بە هەر سوورە لایەنگر بۆ خۆی دروست دەکات کە ئەتوانن دۆستگەلێکی ڕاستەقینە بن بۆ ئێران بەڵام ئێران ئەگەر بێت ئەم مەسەلە فەرامۆشکە پێم وایە کە لایەنگرێکی زۆر قەوی لە دەست ئەدا و لە منتەقەیشا و لە ناوچەیشا من پێم وایە کە کەسێ باشتر لە کوردەکان بۆ
دەوڵەتی ئێران نەبن من پێم وایە کە ئێران ئەتوانێت هەم لەباری اقتصادی و ڕامیاری یعنی پەیوەندی اقتصادی و ڕامیاری لەگەڵ ئیقلیمی کوردستانە بتەوتر بکات ئەتوانێت حتا ئەگەر پێم وایە مەسلەی بەرجام و مەسلەی گەماڕوەکان بۆ ئێران چارەسەر نەکرێت ئیقلیمی کوردستان ئەتوانێت گەورەترین و باشترین ئەبزار و ئامراز بێ بۆ چارەسەرکردنی گیرۆگرفتەکان لە ئێرانە. باشە دکتۆر هەڵکردن و بوونی ئاڵای هەرێمی کوردستان لە مەڕاستیمی دەست بەکاربوونی ئیبراهیم ڕئیسیدا ئەمە چ پەیامێکی لە پشتە؟ وڵا ئیسا بە هەر سوورە من پێم وایە کارێکی زۆر باش بوو بە نۆعێک ئەمە بەڕسمیەت ناسینی کوردستانە یعنی بڕۆ ئێمە گەر وەختێکە ئەم مەسەلە مۆردی بەڕسی قەرارە ئەین ئێران چی بیەوێ چێ نەیەوێ کورد ملەتێکە و پێم وایە کە باشترین دۆسی ئێرانی لە ناوچەدا کوردەکانن یعنی هیچ دۆستێک وەکو کوردەکان لە ئێرانە بۆ ئێران باشتر نییە ئیسامە چێ ئەمە ئەلبەتەکە بەداخەوە لەو دووە بە هەر سوورە وەزارەتی دەرەوە ئێران ڕایەنگەیان کە ئەمە هەڵە بووە من پێم وایە ئەگەر هەڵە بووێت یا بەلاخەرە عەمدەن بووێت یا واقعاً لەباری ڕامیاری و سیاسی و ئەم کارە کرابێ هیچ نەقشێکی منفی نەبووە من پێم وایە ئەمە ئێران چی بیەوێ یا نەیەوێ ئیقلیمی کوردستان هەیە و ئیقلیمی کوردستانیش ئەمێنێ و ئیقلیمی کوردستانیش هەروەها کە ڕێبەرانی کورد وتویانە هەمیشە بە ئێسڵا ئەمانە مەمنون و مەدیونی ئێرانن و هیچ وەختێ بلاخەرە چاکەکانی ئێران لەبیر ناوەن هەست کە ئەمە بە نۆعێک ینی بەڕستپێ ناسیینی ئەقلیمی کوردستان و لە تەرەفی ئێرانەوە. بەڵێ دکتۆر جەلال من دوا پرسیارم بۆ جەنابەت پەیوەندی بە ئەو دەنگدانەی یاخۆت ئەو پابەندبوونەی سونەکانەوە هەیە لە ڕابردووە بۆ ڕیفۆرم خوازەکانی ئێران بەڵام ئێستا دەنگیانداوە بە ئیبراهیم ڕەیسی و دەڵێن با تێستی بکەین تاقی بکەینەوە بزانین ئەمان چی دەکەن ئەم ئیبراهیم ڕەیسی و هاوکارەکانی کە وەکو ئەو بیر دەکەنەوە محافزکارن زیاتر لەم باریەوە جەنابەت تێڕوانینت چییە بۆ هەڵوێستی سونەکانی ئێران؟ وڵا هەروەها کازانن بەداخەوە تایسا سونیەکان لە ئێرانە ئەو جۆرە کە پێویستە بەشداریان لە حکوومەتان نەبووە هەرچەند ئێران ئیدعاکە کە وڵاتێکی ئیسلامیە و لە ئیسلامیشە عەداڵەت لەسەرەوەی هەموو شتێکە هەیە بەداخەوە تایسەم عەداڵەتە سەبارەت بە سونیەکان لە ئێرانە ئیجرا نەبووە بە هاتنی ئاغای خاتمی و سەرکەوتنی بزوتنەوەی ڕفنخوازی لە ئێران کەمێک تا ئەندازەیەک دەرگاکان کراوە بۆ ئەهلی سونەت کە ئەهلی سونەت بتوانن لە ئێرانە ئازادی باشتریان ببێ بتوانن لە حکوومەتان لە سەتحێکی خوارەوە لە سەتحی فەرماندار و معاونی ئۆستاندار و قایمە مەقامەوانە حزوریان بێ و حتا یەک نەفەر یا دوو نەفەر سەفیریشیان ببێ بەڵام ئەمە بەڕاستی بۆ ئەهلی سونەت زۆر کەمە یعنی ئەهلی سونەت یەک چوارمی ئێرانە یعنی ئەگەر حتا هەرار بێ بە نسبەتی دەنگەکانی ئەهلی سونەت ئەو دۆرەکە 6 ملیۆن و نیو ڕێیاندا بە دەنگیاندا بە ڕۆحانی لە دەوری دووەم هیچ کارێکی بۆ ئەهلی سونەت نەکرد ئەلبەتە کە لە وەستانی کوردستان لە محافزە کوردستانە باشتر بوو لەوێ هەم وەستانداری کورد و چەندین مدیری سونی لە محافزە کوردستانە دانرا بەڵام ئەمە کەمە من پێم وایە کە ئیسلاح تەڵەبەکان و ڕفنخوازەکان چون تەنها قوەی مجریە یعنی تەنها دەوڵەت بەدەستیانەوە هەیە بەداخەوە نەیانتوانی ئەو جۆرە کە پێویستە و ئەو جۆرە کە ئەهلی سونەت بەوان متوانیان کرد کاری بۆ ئەهلی سونەت کەن یعنی ئیسلاح تەڵەبەکان و ڕفنخوازەکان لە ئێرانە ترسون یعنی ئەترسن یعنی ئەوان بۆ حیفزی خۆیان دەنگی ئەهلی سونەتیان ساند بەڵام کارێکی ئۆتویان لە بەرابەری دەنگەکان و بە ئەهلی سونەت نەکرد ئەم جارە ئەهلی سونەت چۆن هەمیشە محافزەکارەکان و ئوسولگەرایان هەمیشە ڕەحنەیان لە ئەهلی سونەت دەگرت ئێوە هەموو متمانەتان بە ڕفنخوازەکان کردووە ڕفنخوازەکان کارێکیان بەوە نەکرد
ئەم جارە ئێوە بەتوانێت بە ئێمە بکەن کە ئێمە دەنگ بن بە ئێمە دابزانانی ئایا ئێمە ئەتوانین کارێ بۆ ئێوە بکەین ئایا ئێمە توانین واقعان هەرەبووی دەنگەکانی ئێوە و حمایەتی ئێوە بکەین یا نەکەین. ئەم دکتۆر جەلال تاقیبوونەوەیەکە ئەمیش تاقیکردنەوەیکە بۆ ئەهلی سۆنەت هیوادارم کە ئەم جارە هەروەها کە مۆلی عەبدولحەمید ئاماژەیان پێ کردووە. دکتۆر جەلال هەم باسوونەکان هەم ئێمە لە هەرێمی کوردستان هەم کوردیش لە ڕۆژهەڵاتی کوردستان چاوەڕێ بکەین بزانین ئیبراهیم ڕەئیسی ئەجەنداکەی لەم چوارچێواندا چۆن دەبێت. سواز بۆ تۆ بۆ دکتۆر جەلالی زادە سیاسەتمەدار و نوێنەری پێشووی سنە لە پەرلەمانی ئێران کە ڕاستەوخۆ لە تارانەوە لەگەڵمانە. سوپاس بۆ ئەمەدەبوونی جەنابەت مادوومان کردی.